بۆ تۆ چۆن لە دنیای کسێک بزانی تۆ جاری وایە بەگومان ڕقت لە خەڵکێکە هەر بەگومان خۆ تۆ نازانێ دوژمنێکی دیاری سەرسەقی تۆیە جارێ بەگومان ڕقت لە خەڵکێکە باشە بەگومانی نیەتی خۆت بە دڵی خۆت ئەمە بغزێنی بەڵام لەو لە ئاتی خۆی پروردگارە ئەفەرمێ بەگوێ شەیطان مەکە دوژمنێکی سەرسەخت و گەورەی تۆیە بەڵام بەگوێی ئاەتی و بەگوێی فەرماشتەکانی پەروەردگار ناکەی لێرەوە بۆ دەرەکەوێ لێرەوە فلتەرەکانت بۆ دەرەکەوێ تۆ چەند بە فلتەری ئیلاهی ئاڕۆی و بە چەند بە فلتەری نەفسی خۆت ئاڕۆی چەنە نەفسی خۆت لا گەورەیە چەنە فەرماشتەکانی پەروەردگار لای تۆ ئەو حسابینی کە ئەڵێن حسابی بۆ ناکەی مسلمانێک نییە لە دنیاە مەسەن چ کەسێک بەدەم بڵێ حساب و ئاەتێکی خوات پەروەردگار لە دین دەرەچێ بەڵام بەعەمەل حسابی بۆ ناکە وەکوتم کە کۆمەڵەشتم باس کرد تو ئەمانە هەمووی ئەبەزێنی تێپەڕێنی حسابی بۆ ناکەی لە کردەوەکانتە وا دیارە کابوو تۆ شەیطان بە دوژمنێکی گەورە نازانی و ئەنیعبودونی خوای پەروەردگارەڵێ من بپەرستن کابوو تۆ ئیشت پەرستنی پەروەردگارە وأن يعبدوني هذا صراط مستقيم خوای پەروەردگارە فەرمێ من بپەرستن ئەمە صراطی مستقیم ئەمە ڕێگەی ڕاستە کابوو دینداری ڕێگەی ڕاستە تەدەیون ڕێگەی ڕاستە ڕێگەی پەروەردگار ڕێگەی ڕاستە بەڵام بۆ ناسینی ڕێگەی پەروەردگاریش ئەوەی هەوڵ دەی بزانی چ شتێک لەم ڕێگایە ناسینیەوێ معریفەیەوێ ئەبێ لایانی معریفی خۆت بخەیتە کار کابوو تەدەیون نەکەمە تەدەیون شادێکی بەرزێ بۆی تێبگەی نە دڵی ئەوێ بیدەیتێ چکە دڵتدا بە هەر بوارێک ئەم دڵە لەگەڵ ئەم بوارەیە ئاڕوا بەلایانی دنیایی کابرا جاری وایە دڵ ئەداتە لایەنێکی دنیایی خۆشەهادەی خوێنەوارێکی وای نییە بەڵام سەیرەکەی لە کەسابەتە کەس فێڵی لێ ناکە بۆ دڵی یاوەتێ کابێت دینداریش ئەبێت دڵی بدەیتێ ئەبێ ڕۆحت لەگەڵ یابێ و ڕۆحت لەگەڵ هەر شتێکابێ ئیوایە کەسێکە مەسەن لە دنیاە ڕۆح ئەدا مەسەرەن بە خۆشەویستێکی ڕۆح ئەدا بە کەسێکی ڕەگەزێکی بەرامبەری چونکە ڕۆحی ئەداتێ شەو و ڕۆژ ئاگای لەمەیە ڕۆحی یاوەتێ کابۆ شتێک ڕۆحی بدەیتێ لەگەڵ یا منسەجیمە بیلێ تێکەڵە بی لەگەڵ یا ئەم دیداریە شەوایە بەڕێزان ئەم دیداری ئەگەر کەسێک ڕۆحی بداتێ یعنی هەموو کەسێک شارەزا بێتیایە یعنی ئەوە نییە ئیلا ئەبێ خوێنەوارێکی زۆر گەورەیە بێ شادێکی زۆر گەورە بێ عربێکی باش بزانێ تۆز ئینگلیسیشی لەگەڵا بزانێ ئەنجە ئەتوانێ خەڵکێکی متەدەینی باش بێ ناچاری وایە کابراکە خاڵە حاجیەکە دایەپیرەیەکە ئەسڵەن خوێنەواری نییە بەڵام ڕۆحی یاوە بەم دینداریە زۆر لە خاوەن شەهادەکان تەدەیون و دینداریەکەی بەقوترە و باشترە و چاکترە و بەڕێسترە لای پەروەردگار